تیشکە قورئانیەکان نووسینی مامۆستا محەممەد فەتحوڵڵا گولەن فباءوا بغضب على غضب ئەوسا ئیتر دووچاری یەک لە دوای یەکی ڕق و خەشمی خوابوون واتە لە کاتێکدا کە دەرفەتی ڕزگاربوونیان لەو سزایی پێشوو بۆ هەڵکەوتبوو کە دووچاری بووبوون سوودیان لێوەرنەگرت و تووشی غەزەبێکی دیکەش بوون لەم ئاەتە پیرۆزەدا وشەی بە هەم مانای شایەن بوون و هەم واتای بەردەوامی دەگەیەنێت بەڵام بەستنەوەی توشبوونی ئەم کەسانە بە سزای لەسەر یەک لەگەڵ ئەو شتانەدا کە لەم ئاەتەدا هاتوون واتا قبول نەکردنی تەورات و ئینجیل و تەنانەت ئینکاریکردنی قورئان هەرچەندە ڕاستە بەڵام تەواو نییە چونکە هەندێک کەسی ناو ئەو گەلە حەزرەتی زەکەریا و یەحیا و پەیامەکانیان قبول نەکردوون و جگە لەمە پێغەمبەرانیان کوشتووە وەکو هەمووشمان دەزانین سزای کوشتنی پێغەمبەران دۆزەخی هەمیشەییە لەمڕۆوە بە تایبەتی ئاماژەکردن بۆ ئەم خاڵە سوودی دەبێت لەپاڵ ئەوەدا کە هەندێک لەوان هەر لە کۆنەوە دژایەتی پێغەمبەرانی خۆیان و کتێبەکانیان کردووە و ئەزیەتی حەزرەتی موسا و عیسایان داوە ئەو شتانەی کە بەرامبەر بە پێغەمبەری خوا کردیان جامەکەی تەواو پڕ کرد و گرفتاری غەزەبی یەک لە دوای یەک بوون بەڵێ ئەوان سەرەتا بە درۆخستنەوە و پاشان کوشتن و لەناوبردنی ئەو پێغەمبەرانەی کە لە سزای فیرعەون ڕزگاریان کردن و ڕێگاکانی ڕۆیشتن بەرەو کەماڵاتی مرۆیی نیشاندان خۆیان تووشی غەزەبی یەک لە دوای یەک کرد و پاشان دەستیان کردبوو بە چاوەڕوانیکردنی ئەو پێغەمبەری ئاخر زەمانەی کە مژدەی هاتنی ڕۆحی سەرجەم کتێبە کۆنەکانە وەلێ کاتێک ئەو پێغەمبەرە شکۆمەندە دەرکەوت دیسان ئەو گرۆیە ئەم هەلەیان نەقۆستەوە کە هەتا بەردەستیان هاتووە و لەپاڵ ئەو غەزەبەدا کە وەک بارێک وابوو بەسەرشانیانەوە تووشی سزایەکی تریش هاتن ومن أظلم ممن منع مساجد الله أن يذكر فيها اسمه جاچێ لەوە تاوانبارتر و ستەمکارترە مزگەوتەکانی خوا قەدەغە دەکات لەوەی ناوی پیرۆزی ئەوی تیادا ببرێت بەستنەوەی مانای ئاەتە پیرۆزەکە تەنها بە هۆکاری دابەزینەکەیەوە وا تێگەیشتن لە ئاەتەکە بەو جۆرەی کە ئەوە مەسیحیەکان بوون ڕێگریان لە خەڵک دەکرد کە بە مزگەوتی ئەقسا بگەن پاشان هەڵهێنجانی حکمێکی تایبەتی لێی بە تەسککردنەوەی مانای ئاەتەکە دادەنرێت چونکە وەکو لە زۆر شوێنی دیکەشدا دەبینرێت هۆکاری دابەزین تایبەتیە بەڵام حکم گشتیە کەواتە هەم لەو ڕۆژگارەدا و هەم لە سەردەمەکانی دواتریشدا ئەوانەی ویستیان حەزرەتی مەسیح لە خاج بدەن ستەمکارترینی مرۆڤەکانن ئەوانەش کە بۆ ڕێگەگرتن لە چوونە ناو کەعبەی حەزرەتی محەممەد لە حودەیبیە ڕوبەڕووی بوونەوە و شوێن فکری ئەوانەی پێشخۆیان کەوتن دیسان ستەمکارترینی مرۆڤەکانن ئەوانەی ڕێگەی مزگەوتەکان دەگرن و دایان دەخەن ستەمکارترینی مرۆڤەکانن ئەوانەی بەدەستێوەردانەکانیان هەتا ناو مزگەوتەکان ئابلۆخە دەخەنە سەر ژیانی ئاینی خەڵکی ستەمکارترینی مرۆڤەکانن هەتا دوایی مادام قورئان کتێبێکی جیهانیە کەواتە لێکدانەوەی فراوانی لەم جۆرە پێدەچێت زیاتر لەگەڵ ڕۆحی قورئاندا بگونجێت دانانی هەموو شتێک لە جێگەی تایبەتی خۆیدا و دەستنیشانکردنی نرخی زاتی شتان حەق و دادپەروەری و ڕەفتاری پێچەوانەی ئەمە و دەستنیشانکردنی نرخی شتان بە جۆرێک کە لە سەر و یان لەژێر بەهای زاتی خۆیانەوە بێت ستەمە کەواتە شتێک چەند ببرێتە سەریان بخرێتە خوار ئەو ئاستەی کە شایەنیەتی بەو ئەندازەیە ستەم ئەنجام دراوە لەمڕۆوە شیرک بە گەورەترین ستەم ئەژمار کراوە ڕێگەگرتن لە یادکردنەوەی خوا لە ناو مزگەوتەکاندا کە پێگەی ڕاگەیاندنی تەوحید و خامۆشکردنی دەنجی شیرک و ئیلحادن یان وەکو چەند ڕەمپایە گوان بۆ دوورکەوتنەوە لە شیرک و گەیشتن بە ئیمان یان بەرتەسککردنەوەی سنوورەکانی بەندایەتی لە ناویاندا و لەمەش زیاتر داخستنیان یان ڕووخاندن یان چاوپۆشیکردن لە ڕووخاندنیان بریتین لە ناحەقی و دەستدرێژیەکی وەها کە لە ستەمی شیرکەوە سەرچاوە دەگرن بێگومان دەستدرێژیەکی لەم جۆرە بۆ سەر مزگەوتی ئاقسا بەراورد بە مزگەوتەکانی دی ستەمێکی چەند هێندانەیە
ئەنجامدانی هەمان شتیش بەرامبەر بە مزگەوتی پێغەمبەری خوایش ناحەقیەکی چەند قاتە. مامەڵەیەکی ترسناکی لەم جۆرەش بەرامبەر بە مزگەوتی حەرام ئیلحاد و کوفرێکی وەهایە کە تەسەور ناکرێت. کاتێک بەم جۆرە سەرنج لە ئاەتەکە دەدەین، ئاسانتر لە مانای هەر یەک لە وشە بەکارهێنراوەکانی ئاەتەکە تێدەگەین کە مزگەوتی ئەقسا هۆکاری دابەزینەکەیەتی. خۆی لە خۆیدا بەکارهێنرانی وشەی مەساجد لە بری مەسجد گەشتگیری بابەتەکەمان یاد دەهێنێتەوە. لەم جۆرە تەفسیرەدا هەروەک لە دەستدرێژیکردنە سەر مزگەوتی ئەقسادا شابور و نەبوخەد نەسەر بەشی خۆیان لەو ستەمە بەرکەوتووە، بە هەمان جۆر ئۆسپاسیۆنس و تیتۆسیش پشتی خۆیان وەرگرتووە. هەروەک ئەو دەستدرێژی کارانەی کە لە ڕۆژهەڵات و ڕۆژئاوادا هێرش دەکەنە سەر پەرستگاکان بەشی خۆیان لەم ناحەقیەدا هەیە، بە هەمان جۆر ئەو هێزە کاولکارەش کە لە ئاخر زەماندا کەعبە و ڕەوزە کاول دەکات ناویان لە ڕیزی ئەم ستەمکارانەدا دەنووسرێت.